هەموو شتێک لەم پایتەختە سپیە پامێکی ئاڕاستەکرا و واتایەکی پڕمەبەستی تێدایە. نەخشە و دیزاینێکی وایان بۆ کردووە کە زیاتر لە پەخشانێک بکات نەک لە شارێک. بەر لە دروستبوونیەوە بیریان لەوە کردوتەوە شوێنێک دروست بکەن بارگاوی بێت بە باوەڕی سیاسیان و هەروەها ڕۆڵ و پێگەی وڵاتەکەیان نیشان بدات لە مێژووی مرۆڤایەتیدا. بەخێر بێن بۆ واشنتۆنی پایتەختی ئەمریکا. واشنتۆن نەک تەنیا لە سەرتاپای جیهانەوە بەدیدێکی زۆر تایبەتەوە سیر دەکرێت، بەڵکو تەنانەت لای ئەمریکیەکانیش پێگەیەکی زۆر گەورەی وڵاتەکەیانە. تەنانەت خەونی ملیۆنەها ئەمریکیە کە واشنتۆن ببینن. لە ساڵی 2021 19 ملیۆن و 100 هەزار کەس سەردانی واشنتۆنیان کردووە. لە نێو ئەمانەشدا 18 ملیۆن خەڵکی ناوخۆی ئەمریکا بووە، تەنیا 1 ملیۆن لە دەرەوەی ئەمریکا هاتوون بۆی واشنتۆن ببینن. ئەمە سەرەڕای ئەوەی کە گەشت و گەشتیاری هەمووی وەستا بوو بە بۆنەی کۆڤید و کۆرۆناوە. لە گەشتێکی زۆر تایبەتدا لەگەڵمان بن بۆ ئەوەی باسی زۆر وردەکاری و شوێن و شتی سەرنجڕاشتێکتان بۆ بکەین دەربارەی واشنتۆنی پایتەختی ئەمریکا. ئێرە چەقی واشنتۆنە، باڵەخانەی کۆنگرس کە پێی دەڵێن کاپیتۆل هیل واتە گردی پایتەخت. بەرزترین بینایە لە واشنتۆن، بەپێی یاساش نابێ هیچ باڵەخانەیەک ئاستەکەی لە کاپیتۆل بەرزتر بێت. کاپیتۆل هیل ساڵانە ملیۆنەها کەس دێن بۆ سەردانیکردن و وێنەگرتن و ڤیدیۆگرتن و بینینی. لە دیوی پشتەوەی کاپیتۆل هیل دەواازەیەکی گەورە هەیە کەمە تایبەتە بۆ میوانان و گەشتیاران، پێی دەڵێن ڤیزیتەر سنتەر واتە سنتەری میوانان. بێگومان خەڵکەکە لە ڕێگەی ئۆنلاینەوە ناوی خۆیان تۆمار دەکەن بۆ ئەوی بتوان لێچێک لە گەشتەکانی ناو کاپیتۆڵەوە بەشداری بکەن. زۆر جار لای خۆمان یاخۆ سەردانیکەران لە کوردستانەوە تێکەڵ دەکەن لە بینی ئەمە و لە نێوان ئەمە و کۆشکی سپیەوە هەر بەمە دەڵێن کۆشکی سپی. ئەمە کۆشکی سپی نییە، ئەمە کاپیتۆل هیڵە یاخود باڵەخانەی کاپیتۆڵە. I'll speak on my own language. Okay. So you tell me your name. What are you doing here? My name is Denise and I'm just visiting. Visiting? Yeah. Okay. You've been here a lot or that's your first time? No, I've been here before. You've been here. I don't live around, but yeah, I have visited before. Okay. دەڵێ زۆر لێرە بوویم، یەکەم جارم نییە بێم بۆ واشنتۆن. ئەمەیە بزانم لێرە چی سەرنجە ڕادەکەشیت سەبارەت بە واشنتۆن. One more last question. What's attracting you about DC area or United States as a whole? So I live in Boston. I like it because among all the other cities that I have visited in the country, this is the most organized one. You know, like it's clean, it's organized, and people here are very friendly. Like in other places, they're not so friendly. So I find it different here. Wonderful. Yeah. Thank you very much for your time. No problem. Come on. I speak English. Yeah, I don't need you to speak English. You speak Spanish. You have Spanish, right? See? Oh my God, I was trying to know that. Thank you, guys. Thank you.
Okay, now, tell me, you live here or you just visiting? I'm just visiting. And if I may ask, this is your first time or you've been here before? I've been here before. What is attracting you about the United States and specifically about this area, DC area? It's just the fact, it's a building. Most of the time I just like to, whenever I come to DC, I try to visit this place just to have a memory of DC and everything, yeah. Okay, I'm going to speak on my own language. ئێستا پرسیاری لەگەڵ خانووە لە نایجیریا هاتووە. So بەسەردان یەکەم جاریشی نێبێ بۆ ئەمریکا بە تایبەتی زۆر حەزی لەم ناوەیە لە واشنگتن. دەمەوێت لێ پرسم بزانم ئایا کە دێتە ئێرە زیاتر بۆچی دێ سەرقاڵی چی دەبێ. One more last question. When you come here specifically to DC area, you come for business or just for kind of hanging around? I came as a student. Oh, خوێندکارە قوتابیە لێرە دەخوێنێ. What are you studying here? Business intelligence. Wow, لە بواری بزنس دەخوێنێ. Thank you very much and wish you the best luck in your life and your studying, okay? Thanks for your time. بێگومان وەک ئاماژەم پێ کرد ئەوە تا دەیبینن کە ئەم هەموو خەڵکە لێرە ئەم حەشامەتە لێرە کۆبەتەوە زۆربەیان گەشتیاری دەرەوەی ئەمریکان یاخود هی ویلایەتەکانی تری دەرەوەی واشنگتۆنن هەمووی لێرە دێ یادەوەری خۆیان تۆمار دەکەن تەنانەت بەشی زۆر بەشیان لێرە یا بلۆگەرن یا یوتیوبەرن دێن لێرە ڤیدیۆکانی خۆیان تۆمار دەکەن وەک چالاکیەک بۆ ئەکاونتەکانی خۆیان. All right, so if I may ask you guys, originally where are you from? Pakistan. Pakistan. India. India, wow. Pakistan. Pakistan. Okay, you guys, how long you been here living in the United States? 27 years. 27 years. If you describe in a very short sentence for me the diversity, the beauty, or what it's attracting you in living in America, and specifically talk to me about this area, Washington, D.C. Well, diversity is inclusion of everybody, so that's what has changed in the last 30 years. The U.S. has become more welcoming to us than what it used to be before. Great. And ma'am, you tell me about D.C. What do you like about D.C.? Just the place around, people around. It's really good. Okay. What do you think about D.C.? I think DC is a nice place with nice people. Wonderful. Thank you very much, guys. Thanks a lot. Thanks a lot. This is about DC, living in DC, people visiting DC, okay? Okay, I'm going to ask you where are you guys from originally and what are you doing here? Okay. Don't. This is mine. Sure. This is mine. Okay, thank you. Tell me, I'm going to speak on my own language. This is for the Middle East. I'm going to start with my own language, then I'll turn into English with you. Okay. بابزان أم تيشيرت جوانا أم خلك ليرة بزان. أنا بوتشي ليرة وآيا خلك يوم ناوانيا لولاية تراتوينا للدرو أمريكان. Hi, how you guys doing? Yeah, doing well, thank you. And if I may ask, where are you both from? Sure, we are from Bangladesh. Oh, Bangladesh, Vayas. Okay, you guys visiting? Yeah, we are visiting here. And if I may ask, that's your first time being here? First time in DC. That means in area. Washington DC, we are first time. But my father-in-law's house in New York, so very frequently we come here to visit. Wonderful. The weather is very hot, but here we find it's very nice. Okay. How long you been here? Are you visiting or you live here? No, we live in here. We live in Houston. And if I may ask you about the diversity, see that we all live in equality here in the United States. I love that about the United States that you see so many people from around the world, and that's amazing. Well, I think DC is an interesting place, and there's a lot of history here, but there's also a lot of very interesting things here because you have the power structure here, you have the politicians, you have the Pentagon, and to me, this represents freedom. However, we're losing it. ئەمەش قەڵەمە گەورەکەی واشنگتۆنە بێگومەن ئەم ناوەش کوردە حیاتەکە وای لێناوە خۆی مۆنومنتی واشنگتۆنە
یەکێکە لە پەیکەرە مەزن و بەناوبانگەکانی واشنگتۆن کە لە ساڵی 1940 بنیاد کراوە بۆ یادەوەریکردنی جۆرج واشنگتۆنی سەرۆک. ئەمە بنکەکەی چوارگۆشەیە، درێژی هەر لایەکی 16.8 مترە، بەرزەکەشی 169 متر و قورساییەکەشی 19,000 تۆنە. بێگومان ئەمەش یەکێکە لەو شوێنانەی کە ساڵانە ملیۆنەها کەس دێن بۆ ئەوەی سەردانی بکەن و بیبین و وێنە و یادگاری تێدا تۆمار بکەن. ئازیزان ئێستا لە بەردەمی گۆڕەپانی مۆنۆمنتی جەنگی جیهانی دووەم وەستاوم. دەچین ئەم شوێنە دەبینین کە بریتە لە گۆڕەپانێک لە ساڵی 2004 دروست کراوە وەک سمبولێک بۆ شانازیکردن بەو جەنگانەی ئەمریکا سەرکەوتنی تێدا بەدەست هێناوە لە جەنگی جیهانی دووەم، هەروەها وەک ئاماژەیەک بۆ شانازیکردن کە بۆ نەوەکانی داهاتوو بەجێ دەمێنێت. باچین بەیەکەوە ببینین بزانین مۆنۆمنتی جەنگی جیهانی دووەم چی تێدایە و لە تیکەکان. بەڕێزان ئەمە ستونەکانە کە شوورەی گۆڕەپانەکەیان پێکهێناوە. 56 دانە ستونن کە لە مادەی گرانێت دروست کراون. هەر ستونێکیش هێمایەکە بۆ یەکێوی لە ویلایەتەکان یاخود ئەو خاکانی کە سەر بە ئەمریکان. گۆڕەپانەکە بە شێوەیەکی سەرەکی دوو دەروازەی هەیە. دەروازەیەکیان لەسەری نووسراوە ئەتلانتیک بە واتای زەریای ئەتڵسیەوە دێت، دەروازەکەی تریش لەسەری نووسراوە پاسیفیک واتە زەریای هێمن. ئەمەشیان وەک ئاماژەیەک بۆ ئەوەی کە بڵێن ئەمریکا لە سەرکەوتنەکانی گەیشتووە تا ئەو دیوی سنوورەکانی هەردوو زەریا. با بەیەکەوە هەندێک وردەکاری تر ببینین لەم گۆڕەپانە. ئەمە ستونەکانە لە نزیکەوە سەیریان دەکەین. هەر ستونێک ناوی ویلایەتێک یاخود خاکێک لەو خاکانەی کە سەر بە ئەمریکان هەڵکەندراوە. ئەوەی کە سەرنجڕاکێشە لێرە ئەم دووپەتەیە کە هەموو ستونەکان بەم دووپەتە گرێدراون بەیەکەوە وەک ئاماژەیەک بۆ یەکبوونی خاک و نەتەوە لە ئەمریکادا.
بەڕێزان ئەم دوو ئاڵایە ئەمە بنکەی یەکێکیانە ئەوەی تریشیان وەک لە دیمەنەکە لێتیان دیارە لە ساڵی 2004 لە کاتی دامەزراندنی ئەم شوێنە ئەم مۆنومنتە بە فەرمانی جۆرج بۆشی کوڕ ئەم دوو ئاڵایە لێرە دروستکران یاخود چەقێنران ئەمیش بۆ ئەوەی نمایشێک بکات بۆ جیهان بڵێت ئێمە لە شەڕی کەندا و دژ بە عێراق توانیمان زلهێزی و گەورەی ئەمریکا بگەڕێنینەوە. لە بنکەی هەر یەکێک لەم دوو ئاڵایەش پەیامێک هەیە کە تێیدا دەڵێت ئێمەی ئەمریکیەکان نەهاتوین بۆ ئەوەی داگیرتان بکەین بەڵکو هاتوین بۆ ئەوەی ڕزگارتان بکەین و سەربەرزیتان بۆ بگەڕێنینەوە. بەڕێزان ئێستا لە مۆنومنتی ئەبراهام لینکۆلن یاخود لینکۆڵن ئێرە پەیکەری شانزەمی سەرۆکی ئەمریکای لەیە کە ئەویش ئەبراهام لینکۆن بوو بە باوکی ڕۆحی و نەتەوەی ئەمریکیەکان دادەنرێت هەروەها بڕیاردەری سەرەکی بوو لە قەدەغەکردنی کۆیلایەتیکردنی ڕەشپێسەکان لە ئەمریکا. ئەم شوێنە بە یەکێک لە گرنگترین شوێنە گەشتیاریەکان دادەنرێت لە واشنگتن و ساڵانە ملیۆنەها کەس دێن بۆ سیرکردنی. بابێکە و ببینین بزانین ئەم مۆنومنتە ئێرە چی لێیە.
guys all gathering here? So we work for a company called Vivint. We're here to go visit DC, go look around, go check out the monuments, you know. Where you guys came from? We're all over the country, honestly. Like, we have people in Ohio, people in Maryland, people in Florida, people in Cincinnati. Wow. You know, we're global. We're pretty big out here, you know. Omar, tell me where you from originally? I'm أردني. أردني. واو. لك شو جابك لأمريكا؟ جيت هون صراحة جيت أول إشي قبل 3 سنين كنت بالمنتخب الأردني للملاكمة boxing. منتخب الملاكمة. So you play boxing? Yeah. You're a boxer. Yeah كنت بس جيت هون على أساس إنه أحقق حلم إن شاء الله أصير ملاكم بس. طيب عمر تغير ما شاء الله غيرت عربيتك ما شاء الله مثل ما هي. تربيت غاد يعني. تربيت غاد. And what's the thing with your friends? What do you guys? هذول شركة sales. It's called Vivint. We make a lot of money, alhamdulillah. Everything is really good. This is a very good company. I love it. And yeah, I just decided I'm gonna take a risk. It's gonna be cool. What's the most cuisines, types of food you love here? Oh, my mom always cook African food. African food. So, okay, maybe chicken wings. Chicken wings? Yeah, you can get wrong with those. Bro, I can eat that every single day all my life. Wonderful. Yeah. You tell me about the most attractive thing that you've seen here in this country. In this country, the most attractive thing that I've seen? Yep. The diversity. The diversity of the country. I'll say that. Okay. So many different types of people, personalities, energies. I love it. It allows me to adapt and grow as a person. What do you like? Me and Ryan are both boxers. You boxer. What type of boxer is that? Is it regular boxing or? Yes. Regular boxers. And you guys in an official club or something? Yeah, for Cincinnati University. Cincinnati University. Of Cincinnati. Yes. خەڵک لێرە لە واشنگتۆن زۆر ئارەزویان لە گەشت و سەیران و پێکەنین و خۆشیە. ئەم زۆرە دیمەنەی کە ئێستا دەیبینن بەردەوام لە زۆربەی شوێنەکانی واشنگتۆن دەیان بینن. ئازیزان بێگومان باسکردن دەربارەی واشنگتۆن زۆر لەمە زیاتری دەوێت. هیوادارم لانی کەم توانی بێتم سەرکەوتوو بم لە باسکردن دەربارەی واشنگتۆن و پێدانی زانیاریەکان. هیوادارم ئێوەش چێشتان لە دیمەنەکان بینی بێ و سووتان لە زانیاریەکان وەرگرت بێت. تاڵقەیەکی داهاتوو بەخواتان دەسپێرم و ئێوە شاد بن و کوردستانیش ئاوەدان.